لە 11مین ڕۆژی مانگرتنی مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانیدا ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە بەغداوە هاتنە لای مانگرتوان و لەگەڵیان کۆبوونەوە و گوێیان لە داواکاریەکانیان گرت. یوسف کیلابی ئەندامی پەرلەمانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند داواکاریەکانیان وەرگرتووە و لە بەغداد کاری لەسەر دەکەن. وتیژی ئەوەی تا ئێستا بەدەست هاتووە بە هەوڵی مانگرتوان و خۆپیشاندەران بووە. طمعنا إلى ما الاعتصام الموجود والإضراب عن الطعام من قبل داوای براکانمان وەرگرت لە خێمەی مانگرتن لە خواردن، هەروەها گفتوگۆمان لەگەڵ کردن. ئەم داواکاریانە دەبین بۆ بەغداد و دەیبینە ئەنجومەنی نوێنەران. داوای پێکێنانی لیژنەیەکی پەرلەمانی دەکەین تا سەرپەرشتی لیژنەی هونەری نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم بکات بۆ ئەوەی بگەینە حەقیقەت و ڕاستی، بۆ ئەوەی بزانین ناکۆکیەکان لەکوێن و چۆن چارەسەریان بکەین. هەر کەسیش ببێتە بەربەست لە بەردەم جێبەجێکردنی ڕێککەوتنەکاندا. ئەوە ئاشکرای دەکەین. سنعلن من الذي يعرقل هذه پشتیوان بەخدا داواکان دەبینە بەغداد و بەم نزیکانە بە چارەسەرەوە دەگەڕێینەوە و سەردانی مانگران دەکەین لە ماڵەکانی خۆیان. ئەو فەرمانبەرانەی کە مانیان گرتووە یان خۆپیشاندانیان کردووە خۆیان هۆکاری ئەوەن کە تا ئێستا پێی گەیشتوین لە جێبەجێکردنی داواکاریەکان لە بڕیاری دادگای فیدراڵ و هەمواری یاسای بودجە. ئەمانە بەهۆی ناڕەزایەتیەکانەوە بووە و ئێوە هۆکاری بوون. وسنعود إن شاء الله قريبا بالحلول. کۆتایی بەم مانگرتنە بێنن. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا ئەگەر چی ئەنجامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی داوای لە مانگرتوان کرد کۆتایی بە مانگرتنەکە بهێنن کە ئەوەش پێچەوانەی مەیلی مانگرتوانە. بەڵام سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە ڕایگەیاند بڕیاری شکاندنی مانگرتن یان بەردەوامی لەلایەن مانگرتوان خۆیانەوە دەدرێت. بۆی ئەمڕۆ هاتنی ئەم تیمە هەم داواکاریەکانی ئەوانیان جێبەجێ کرد و بەشێکی لە داواکاری ئەمان کە خۆیان ببوونە هەوکارێک بۆ جێبەجێکردنی کارێکی باش بووە کە کارێکە دەستخۆشانی دەکەین و لێرشەوە داوا دەکەین بەشێکی زۆر جێبەجێ کراوە بۆ ژیانی ئەوان بۆ سەلامەتی ئەوان کۆتایی بەم مانگرتنە بێنن و ئێمە دەبینە بەشێک لە پارێزەرێکی ڕاستەقینەی ئەوان بۆ ئەو داواکارانێک کە ماوە جێبەجێ کرێت. دووبارە بڕیاری بەردەوامی مانگرتن بڕیاری خۆیانە. ئێمە هیچ فشارێک و هیچ داوایەکمان نییە، ئەوە بڕیاری خۆیانە. بڕیاری مانگرتن بڕیاری خۆیانە، بەردەوامی بڕیاری خۆیانە. ئێمە زەختمانیە داوامان. زیاتر لە 10 ڕۆژە 13 مامۆستا و فەرمانبەر مانیان لە خواردن گرتووە و داوای تەڵتین و پلەبەرزکردنەوە و موچەی مانگی 12 دەکەن لەگەڵ دابەشکردنی موچە بە 30 ڕۆژ جارێک. بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو نەک وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە، بەڵکو تۆمەتی ناڕەوایش دەداتە پاڵیان.